ئەمە تەنێکی نامۆیە و دوای بە دوواداچوونمان دەرکەوت کە بەهۆی خراپی کوالیتی ئەو فلتەرەوە کە بەکار هاتووە. لە ماوەی ڕابردوودا هاوڵاتیەک کارتۆنێک ئاوی پەرداخ دەکرێت لێشە لە ماشێتەکانی سلێمانی کاتە دەبینێت لە سەرجەم پەرداخەکاندا تەنێکی نامۆبوونی هەیە. ئەم هاوڵاتیە کارتۆنە ئاوەکەی بردوۆتە قایمقامەتی سلێمانی دوای دەرچوونی پشکنین ئەمڕۆ لیژنەکان سەردانی چەند کارگەیەکیشیان کردووە کە لەم پەرداخە ئاوانە بەرهەم دەهێنن. من زانیاری زیاتر لە کەیوان خەلیل نوێنەری کوالیتی کۆنترۆڵ وەرەگرم سڵاوی لێبێت کە کەیوان لە ماوەی ڕابردوودا ئەو حاڵەتە هەبوو کە ئەو تەنە نامۆی لە نەوێش لە پەرداخەکاندا هەبوو. ئەمە چی بوو نەتیجەکەی گەیشت بەچی؟ بەڵێ سەرەتا بەخێربێن ئێمە وەکو لیژناوە بەشەکانی قایمقامەتی سلێمانی لیژنەیەکمان تایبەتە بە چاودێریکردن و بەرهەمێنانی ئاوی لە دەبەنراوە تا ئاوی پلاستیکی. ئێمە ماوەی زیاتر لە 6 ساڵە بە فەرمانی بەڕێز قایمقامی سلێمانی ئەم لیژنەیە لە کاردایە چاودێری هەموو شوێنەکانەکان کۆگاکان و بەرهەمهێنانی ئاوەکە و هەروەها پشکنینی ئاوەکە. ئەو حاڵەتە چی بوو نەتیجەکان گەیشت بەشوی دوای پشکنی؟ ئەو حاڵەتەی کە هەبوو ئەمە یەکەم جار نییە و دوای جاریش نابێت چکە ئەو حاڵەتانە لە ئەنجامی زۆر بەرهەمێنانی هەموو کارگەیەک نسبەیەکی خەتەئی هەیە. ئەم حاڵەتە ئێمە بە دوواداچوونمان کرد و لیژنەکان بە دوواداچوونیان کرد لە کۆگاکانە و هەروەها لە معمەلەکەیە لەو کارگەی کە بەرهەمهێنرابوو و بینیمان تەنها یەک کارتۆنەکە ئەو کێشەی تیا دروست بووە و هیچ کارتۆنێکی ترمان دەستی بەسەرا نەگرت لە کۆگاکانەکە ئێمەوە لە فرۆشگاکانیش ئێمە بە دوواداچوونمان کرد لە ڕێی لیژنەکانمانەوە 47 لیژنەمان هەیە ئێمە لە قایمقامەتی سلێمانی بە دوواداچوونمان کردووە تا ئێستا تەنها بەزیەک کارتۆن بووە و ئەو حاڵەتەش کە ڕوویاوە ئێمە پسوڵەمان بۆ کردووە و پشکنینیشمان بۆ کردووە لە بەڕێبەرایەتی چاودێری خۆپاراستنی تەندروستی سلێمانی و هەروەها پاش ئەوە ئێمە ئیجراعاتی یاساییمان لەگەڵ کردو و یامانە بەبەش یاسا بۆ گرتنەبەری ڕێکاری یاسایی گونجاو لەو بارەیەوە. چی بوو تایە بوو کاکەیوان ئەو بابەتی کە لەناو ئەو پەرداخانەیە بوو؟ تەنها لەلایەن وابزانام 2 پەرداغ سێ پەرداغەوەی ئێمە کە بینیمان هەم لە تەسویرەکە لەو کارتۆنەی کەەوە بە ڕێزە بۆی هێنابووین بۆ لێژنەی باڵای قایمقامێت ئێمە برمان بۆ فەحەز چکە ئێمە ناتوانین بڵێن چییە مادەکە بە پێی پشکنینەکەی کە لە چاودێری خۆپاراستنی تەندروستی سلێمانیە هاتووە ئەمە تەنێکی نامۆیە و دوای بە دوواداچوونمان دەرکەوت کە بەهۆی خراپی کوالیتی ئەو فلتەرەوە کە بەکار هاتووە لەگەڵ ئۆزۆنەکەشی بووەتەوە تەنها چۆتە ناو ئەو کارتۆنەشەوە یعنی کارتۆنەکانی تر ئەو وەجبەیە و ڕۆژە تیای نەبووە. و ئێمە وەکو لیژنەی باڵای قایمقامێت و بەڕێز قایمقامی سلێمانی ڕێکاری یاساییمان گرتوۆتە بەر و لە ئێستا لە بەشی یاسای قایمقامێتی سلێمانیە بۆ گرتنەبەر ڕێکاری یاسایی. ئەمڕۆ سەردانی کارگەیشی ترمان کرد غێری ئەو کارگەی کە ئەو بەرداخاوەی هەبووە بەگشتی چۆن ئەم کارگانە تا چەندێک خەڵک دڵنیا بێت لە پاشی ئەم کارگانە؟ بڵێ ئێمە وەکو لیژنەکانی قایمقامێتی سلێمانی بە بەردەوام چاودێری ئەم کارگەی ئاوانە ئاکەین و بە دوواداچوونەکەین بۆ کارەکانیان وەکە لە کۆگاکانی شێوازی خەزنکردنی چکە ئێستا بەرەو وەرزی گەرما ڕۆین شێوازی خەزنکردنەکانشانە بێت بە پێی مواسفاتی عێراقی بێت بە پێی ستاندار بێت نابێت تیشکی خۆر لەیبات و بە هیچ شێوەیەکیش نابێت بی بەستێ و گەرمیش بێ لە 25 پلەی سیلیزیا گەرم بێت چکە ئەمە کاریگەری نەرێنیە بێ بۆ سەر ئاوەکەی ناوی چکە و مادە پلاستیکانە و پۆلیمەرانە هەڵەوە شێت و وەچێتەوە ناو شلەکەی ناویواتە ئاوەکە و ئێمە ژێی خۆینەوە کە ئەمە بە پێی توێژینەوە زانستیەکان قوبوڵ نییە و ئێمەش قوبوڵی ناکەین وەکو قایمقامێتی سلێمانی ئیجراعاتمان گرتوۆتە بەر لە هەم لە فرۆشگاکان هەم لە مارکێتەکان کە ئێستا سارکەرەوەیان بۆ داناوەیان شوێنێکی گونجاویان بۆ داناوە ئێمە پابەتمان کردوون بەو شێوازە کارەکانیان بکەن و ئەم کارگەیی کە ئەمڕۆ ئێمە لەگەڵ لیژنەکە سەردانمان کردووە بە شێوەیەکی گشتی ئێمە چاودێری پاڵاوتنیانەکەین پاڵاوتنی ینی ئاوەکەی کەیت ئەو فلتەرانە و پرۆسسانەی کە پیایە ئەڕوا ئەو پاشان ئایا شێوازی خەزنکردنەکەی چۆنە و مختەبەرەکەی کە ئەمە زۆر ئەساسە و لای ئێمە زۆر گرنگە ئایا بەفعلی ئەمە کارەکانەکە و ئێمە خۆشمان دووبارە یەکەینەوە هەر لەسەر جیازەکان بزانین ئایا ئەو مواسەفاتی کە نووسراوە لەسەر مەقەباکە هەمان مواسەفاتە و زۆربەی کارگەکان هەمان شتە لە ئێستا هەموو کارگەکانی سلێمانی ئەوەی ئێمە چاودێریەکەین هەمووی مختەبەری هەیە هەمووی 24 ساعتە یەڵێتەوە
بۆ 24 بۆ 48 ساعت بەپێی ئەو کیتانی کە بەکارێنێ بۆ بایۆلۆجی ئایا بزانین ئەمە بەکتریا گەشەی تیا کردووە ئەنجا بۆی هەیە بکاتە بازارەوە تا بەرهەمی نوێی ئەو ڕۆژە نابێ بکاتە بازارەوە هەتاوەکو ئەنجامی پشکنینی تاقیگەی دەرنەچێت. هاوڵاتیان دڵنییا بن لە ئای پەرداخ و دەبە کە لە مارشێت و لە بازاردا هەیە پرسیان نەبێ؟ دڵنیا بن چکە ئێمە بەپێی و پشکنینانی کەلامانە هەم لە بەڕێبەرایەتی چاودێری خۆپاراستنی تەندروستی هەمە پشکنینانی کە ئێمە خۆمان نمونە لەم کارگەکان وەرەگرین ڕۆژانە لیان وەرەگرین بۆ خۆشیان مختەبەریانەیە ڕۆژانە ئێمە بەپێی ئەو پشکنینانی کە کراوە هیچ کێشەیەکی دیێ و شیاوە بۆ خواردنەوە بەپێی مواسفاتی ستانداری عێراقی. سپاس بۆ کەیوان خەلیل نوێنەری کوالەتی کۆنترۆل لە لیژنەکانی قایمقامەتی سلێمانی بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوونەوەی لە مای ڕابردوودا کە هاوڵاتیەک لە ڕێگەی مەژی 1964ەوە ئەو پەرداخانەی باسی لەوە کرد کە تەنیشی نامۆی تیادا بووە دوای پشتنینی بۆ کراوە کە دەرکەوتووە ئەمە ڕیشاڵی ناو فلتەرەکانە کە لەگەڵ ئۆزۆنەکە شیبۆتەوە و چۆتە ناو چەند پەرداخێکیەوە بۆیە ئەمان نزیکەی 300 کارتۆنیان کۆکردوتەوە هی ئەو کۆمپانیایە بەڵام تەنها ئەو چەند پەرداخی تێدا بوو وەکوی کە لیژنەکەی قایمقامەتیش باسی دەکەن کە ئەم حاڵەتە واریدە ئەوەی کە ڕوو بدا لەبەرەوەی کامە ئامێرە ئەم بابەتانە دەکات بەڵام ئەوەی کە هەبوو ئەمە ئەنجامی پشکنینەکان بوو.